لە پاش قوڵبوونەوەی ئەو دۆخە چەقبەستووە سیاسی و ئابوورەی کە هەرێمی کوردستانی گردووەتەوە بە جۆرێکیش درێژبوونەوەی ڕۆژ و مانگ و ساڵی تێپەڕ کردووە، هاوڵاتیان و دانیشتوانی قەزای کەلار داواکار لەلایەنە سیاسیەکانی باشووری کوردستان پێش هەموو شتێک کار بۆ دروستکردنی کۆدەنگی و یەکریزی نێوماڵی کوردی بکەن بۆ ئەوەی بتوانرێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم لەگەڵ ناوەندا سەرکەوتوو بن. بۆیە دەکرێت لێرەوە هەموو تاکێکی کورد ڕووی دەمی خۆی لە سیاسیەکانی کورد بکات لەوانەیە کە ئەمڕۆ قیادەی دۆزی کورد ئەکەن پێش ئەوەی بەم پەرشوبڵاوی و لەرزۆکیەوە ڕوو لە بەغا بکەن یان ڕوو لە هەر جێگێکی تر بکەن ناوماڵی خۆیان کۆ بکەنەوە بە یەک دەنگ و ئەیشتوانم بڵێم بە یەک ڕنگ بڕۆن داکۆکی لە مافەکانی میلەتی کورد بکەن چونکە بۆ خۆیان باش ئەزانن نەبوونی یەک ریزی و نەبوونی یەک دەنگی لەنێ ئەوانە کوردی بەم کارە ساتە بردووە. لەم کاتەیە زۆر گرنگە یەک دەنگی و یەکەڵوێستی لایەنە سیاسەکانی کورد چونکە ئێمە ئێستا لە هەموو کاتی زیاتر پێویستمان بە یەک دەنگی و یەکەڵوەستیە بەتایبەت بۆ وەفدەی کە سەردانی بەغدا دەکەن زۆر گرنگە لە ناو خۆمانە بتوانین کارێک بکەین هەمومان یەکەڵوێستمان هەبێ لە بەغدایە چونکە لەوێ ئەگەر بۆ شێوە نەبی ناتوانین هەموو شتەکان هەموو گرەوەکان هەموو مەرجەکان بەسەر کەوتوی تێپەڕێنین. داواکاری شەقام لەلایەنە سیاسیەکان لە کاتێکدایە کە لە ماوەی ڕابردوودا و بەهۆی بوونی ئەو پەرتەوازەیەی کە لە ناوماڵی کوردیدا و بەهۆی ناکۆکی نێوانیانەوە دروست بوو نەیانتوانیوە قەیرانەکان چارەسەر بکەن بگرە بە پێچەوانەوە تا دێت قەیرانەکان قوڵتر دەبنەوە. کێشەی سەرچێمە ئەوەیە کە تا ئێستا کۆدەنجیەکی ئەوتۆنیە لە نێوان لایەنە سیاسەکاندا کە خاڵی گرنگی ئەم بارودۆ چارەسەرکردنی باردۆخە ئەوەیە کە هەموو لایەنە سیاسەکان لە ئێستادا لە هەموو کاتێ زیاتر کۆدەنگ بن یەک هەڵوێست بن بتوانن بەرنامە و پرۆپۆزڵێکی واداڕێژن کە سبەی دوو سبەی دەڕۆنە بەغا چارەسەر کێشەکان هەرێمی کوردستانی پێ بکەن. ئێمە باجی ئەوەماندا باجی تاکڕەوی باجی قۆڕەکردنی دەسەڵات لە هەرێمی کوردستان دامان. هیوادارم هەموو لایەنە سیاسیەکان یەکدەنگ بن بۆی ئەم کێشە و قەیرانانە لە جاتمان بێت. بەڕاستی ئێستا هەموو خەڵک لە بارودۆخێکی زۆر نەخوازراوە بە تایبەتی لە ناوچە دابڕاوەکان یعنی ئێستاکانە خۆم خەڵکی ئێرەنی بەڵام کاتێ دیتە ئەم شارانە هەست زیاتر بە خەمی خەڵکەکەکەی بە تایبەتی لە ناوچەی خانەقین و جەلەولا ئەو ناوچانە وەکەوەی هاوڵاتیان و دانیشتوانی قەزای کەلار ئاماژیان بۆ کرد لە ئێستادا لە هەموو کات زیاتر هەرێمی کوردستان بۆ تێپەڕاندن و چارەسەرکردنی قەیرانەکان کە کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر ژیان و گوزەرانی خەڵک دروست کردووە پێویستی بە یەکڕیزی و کۆدەنگی نێوان لایەنە سیاسیەکانە بە تایبەتیش لە ئێستادا کە بڕیارە وەفدێکی هەرێمی کوردستان سەردانی بەغداد بکات. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، کەلار.